سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتێوە بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆ یەکشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی کوردستان لە ئاست کەم تەرخەمی شارەداری. ئەسپەردەکردنی دایە جەهان تەپانچە لە شاری سنە. توشبوونی 10 کەس لە کوردستان بە نەخۆشی تیراوێ. دەست بەسەرکردنی 9 کەس لە باکووری کوردستان. بێبەریکردنی کرێکارانی شەوکاری خوزستان لە بیمە. ئیدانەی سەپاندنی حوکمی ئەعدام بەسەر شەریفە محەممەدی لەلایەن سەندیکا کرێکاریەکان. یان لە دەستانی 48 منداڵی بەلوچ بەهۆی نوقمبوون لە هوتک. و کۆبوونەوەی ئێرانیانی سوید دژ بە حوکمی ئەعدامی شەریفە محەممەدی. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی کوردستان لە ئاست کەم تەرخەمی شارەداری. بە پێی هەواڵی گەیشتوو خەڵکی شارەکانی کوردستان لە ئاست بایەخنەدانی شارەداری بە سەگی هار لە نێو گەڕەک و شەقامەکان ناڕازین و دەڵێن کە بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێک بە تەندروستی خەڵک نادا. بەوتەی ئەو نیشتمانیان سەدان سەگی وێڵ و هار لە نێو گەڕەک و شەقامەکانی شارەکانی کوردستان دەسوڕێنەوە و شارەداری هیچ کارێک بۆ کۆکردنەوەیان ئەنجام نادا. لە سێمانگی ڕابردوودا 2 منداڵی خەڵکی مەهاباد و ورمێ بەهۆی گازگرتنی سەگ گیانیان لە دەستداوە و چەند کەسی دیکەش بریندار بوون. نەبوونی ناوەندێک بۆ پاراستن و ڕاگرتنی سەگی وێڵ بۆتە هۆی بەرەڵابوونی هەزاران سەگ کە هیچیان بۆ خواردن دەست ناکەوێت و لە ڕووی ناچاریە و پەلاماری خەڵکەدەن. ئەسپەردەکردنی دایە جەهان تەپانچە لە شاری سنە. ڕۆژی شەممە 16 پوشپەر ڕێوڕەسمی بە خاکسپاردنی تەرمی دایە جەهان تەپانچە بە بەشداری بەرینی خەڵکی شارەکانی سنە، مەریوان و هیتر لە بەهەژ محەممەدی سنە بەڕێوەچوو. جەهان عارف تەپانچە ناسراو بە دایە جەهان یەکێک لە ژنە تێکۆشەرەکانی شاری مەریوان بوو کە لە هەموو چالاکیە مەیدانیەکانی ئەو شارە وەک پێشەنگ بەشداری دەکرد و ورەی بە خەڵکی دیکە دەبەخشی. ئەو ژنە تێکۆشەرە لە هەموو ڕێوڕەسمی نەتەوەیی و کۆمەڵایەتیەکان بەشدار و خۆشەویستی جەماوەری زەحمەتکێش و ئازادی خوازی شارەکانی سنە و مەریوان بوو. ڕۆژی هەینی 15 پوشپەر ئەو هەڵسوڕاوە ماندوونە ناسە بەهۆی چوونەسەرەوەی تەمەن کۆچی دوایی کرد و ڕۆژی شەممە مەراسمی ئەسپەردەکردنی تەرمەکەی لە گۆڕستانی بەهەژ محەممەدی سنە بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. توشبوونی 10 کەس لە کوردستان بە نەخۆشی تیراوێ. بەڕێوەبەری پێشگرتن و بەرەنگاربوونەوە لەگەڵ نەخۆشیەکانی ناوەندی بێداشتی کوردستان ڕۆژی شەممە 16 پوشپەر ڕایگەیاند کە لە ساڵی ڕابردوودا 10 کەس لەو پارێزگایە بە نەخۆشی تیراوێت توش بوون. ناسراوترین و بەربڵاوترین جۆری نەخۆشی تیراوێت جۆری پێستیە کە شارۆمەندان لە ڕێگەی پەیوەندی لەگەڵ ئاژەڵ یان گۆشتی ئاژەڵ تووشی دەبن. جۆرێکی دیکە و نەخۆشیە لە ڕێگەی خواردنی گۆشت و هەڵمژینی هەوا دەگوازرێتەوە و سیەکانی توشبوو لە کار دەخات. ڕێکخراوی بێداشت و دەرمانی کوردستان سەبارەت بە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە هۆشداری دەداتە خەڵکو و داوا دەکات ئەو نیشتیمانیان ڕێکارەکانی خۆپاراستن بگرنەبەر. دەست بەسەرکردنی 9 کەس لە باکووری کوردستان. ڕۆژی شەممە 16 پوشپەر هێزەکانی ئەرتەشی تورکیا گوندی بلاخەشەیان لە ناوچەی تورەی سەر بە پارێزگای ئێلحگەماروەدا و ماڵی دانیشتوانی ئەو گوندەیان پشکنی. بە پێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی ئەرتەشی تورکیا خەڵکی گوندەکان لە مزگەوت کۆ کردوێتەوە و وێڕاینواندنی توند و تیژی 7 کەسیان دەست بەسەر کردووە. لە گەڕەکی باندرلاک لە شاری ئێلح بە هەمان شێوە 2 هاوڵاتی کورد لەلایەن پۆلیسەوە ڕفێنراون و سەرکوتی شارۆمەندانی باکووری کوردستان درێژەی هەیە. بێبەریکردنی کرێکارانی شەوکاری خوزستان لە بیمە. بەوتەی چالەکانی کرێکاری خوزستان ڕێکخراوی تامینی ئیجتیماعی و پارێزگای لە بیمەکردنی کرێکارانی ساختمانی شەوکار خۆ دەبوێرێت. بەهۆی گەرمای سەختی هاوین لە پارێزگای خوزستان کرێکارانی ساختمانی ناچارن بە شەودا کارکەن، بەڵام کاتێک مامورانی تامینی ئیجتیماعی سەردانی شوێنی کارەکان دەکەن ناویان بۆ بەهرەمەندبوون لە بیمە تۆمار ناکرێت. بیمە نەکردنی کرێکارانی ساختمانی کێشەی دەرمانی بۆ ئەو چینە زەحمەتکێشە و بنەماڵەکانیان ساز کردووە. بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێک بە دۆخی سەختی مەعیشەتیان نادەن. ئیدانەی سەپاندنی حوکمی ئەعدام
بەسەر شەریفە محەممەدی لەلایەن سندیکا کرێکاریەکان. سندیکای کرێکارانی نێشەکەری حوتەپا، سندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران، شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی نەوت، کانونی سنفی فەرەنگیانی ئێران، شۆڕای خوێندکارانی زانکۆ، خانە نشینکراوانی ئێران، ئیتحادیە ئازادی کرێکاران و دەیان چالاکی کرێکاری و مەدەنی، سەپاندنی سزای ئەعدامیان بەسەر شەریفە محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی ڕاشت بە توندی شەرمەزار کردووە. ڕێکخراوە کرێکاری و سنفیەکان وێڕای پشتیوانیکردن لە شەریفە محەممەدی تۆمەتبارکردنی ئەو چالەکە کرێکاریان بە بەغی و ئەندامەتی لە حزبەنیارەکانی ڕۆژین بە توندی شەرمەزار کردووە و ڕایانگەاندووە کە مەحکومکردنی شەریفە بە ئیعدام لە ژێرناوی پاراستنی ئەمنیەتی وڵات جەنایەتە وابێ بە زووترین کات ئازاد بکرێت. دەستگرتن بەسەر جەنگەڵەکانی گوڵستان لەلایەن چەند ناوەندی دەوڵەتی و نظامیەوە. یاشار سوڵتانی ڕۆژنامەوانی ناسراو لە راپۆرتێکدا ڕایگەاندووە کە 70% جەنگەڵەکانی پارێزگای گوڵستان لەلایەن چەند شرکەت و ناوەندی دەوڵەتی و نظامیەوە داگیر کراوە. بە وتەی یاشار سوڵتانیە و شرکەت و ناوەندە دەوڵەتیانە لە ڕێگەی ڕانتەوە توانیویانە دەست بەسەر 70% جەنگەڵەکانی پارێزگای گوڵستاندا بگن و وێڕای تاڵاندکردنی سەروەت و سامانی سروشتی ئوستان ژینگەش تێکدەن. بەشێک لەو ناوەندانە بریتین لە حەوزەی عیلمیەی گورگان، لەشکەری 25 کەربەلای سپای پاسداران، ڕێکخراوی پێشگامانی سازندگی و ئاستانی قودسی ڕەزەوی. گیان لە دەستانی 48 منداڵی بەلوچ بەهۆی نقمبوون لە هوتک. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەلانیکەم 48 منداڵی بەلوچ لە هوتەکەکانی دەشتیاری لە پارێزگای سیستان و بەلوچستان گیانیان لە دەستاوە. لە ساڵانی ڕابردوودا ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی بەڵێنی دابوو کە ئاوی خواردنەوەی خاوێن بۆ 10,000 گوندی پارێزگای سیستان و بەلوچستان دابین بکات، بەڵام تەنیا 40% پرۆژەکە ئەنجام دراوە و گوندنشینان هێشتا لە ئاوی خواردنەوە بێبەشن. بەهۆی نەبوونی سیستمی لولەکەشی ئاو منداڵانی بەلوچ ناچارن لە هوتەک واتە چاڵاو ئاو بێن و ساڵانە چەند منداڵ دەکەونە نێو گۆماوەکان و دەخنکێن یان دەکەونە بەر پەلاماری گاندۆ واتە تیمساح و لە ناو دەچن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیانی سوێد دژ بە حکمی ئەعدامی شەریفە محەممەدی. ڕۆژی شەمە 16 پوشپار کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی سوێد لە کۆبوونەوەیەکدا سەپاندنی سزای ئەعدامیان بەسەر شەریفە محەممەدی بە توندی مەحکوم کرد. ئەو کۆبوونەوە کە لەلایەن کۆمیتەی نێودەوڵەتی دژی ئەعدام ڕێکخرابوو لەلایەن چالاکانی سیاسی مەدەنیە و پێشوازی لێکراو ئێرانیانی ئازادیخواز بە بەدەستەوەگرتنی وێنەی شەریفەی محەممەدی دژ بە ڕژیم دروشمیان بەرز کردەوە خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئیعدامیە و چالاکە کرێکاریە بوو. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵماندا بوون. کاتی ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.